پنج آداره او روجا سالوگر راپرینا سال 1991 لهرما کردستان عراق لدجی رژیم صدام حسین و جنانجی بشتربونه که گرینگ هیا دوی روجا دروکیده. ئێستاش پاش 25 ساڵ پرسیارەکە ئەوەیە ئایا ژنان چ دەستکەوتێکیان هەبووە پاش ئەم ڕووداوە مێژوویە. کورد کۆنەکشن میوانداری میدیاکار شەونم عادل عیرفان دەکا شەونم خان سوپاس بۆ ئامادەبوون و هەر بەرم پرسیارەش دەست پێ دەکەم. 25 ساڵ بەسەر ڕاپەڕیندا تێدەپەڕێ ژنانی کورد بەشداریەکی بەرچاویان هەبووە لەو ڕاپەڕینەدا. ئێستا پاش 25 ساڵ بەڕای تۆ ژنان چ دەستکەوتێکیان هەبووە؟ زۆر سپاس دەکەم کاک بەڵێن سپاسی جەناب دەکەم بۆ ئەم بابەتە بە تایبەتی ئەم بابەتێکی زۆر گرنگە بەڕاستیە بێ دەستی بخەینە سەر و باسی بکەین. من لێرەوە لە من بەرەوە بەڕاستی ئازادی ئافرەت ئەڵێم پێش ڕابەڕین دوای ڕاپەڕین ئێستا لەم کاتە قورسەیەوە ئێمە تیاژین ئەگەر ئازادیەکە لە خۆیان نەبێ خۆی بەدی نەهێنێ ناتوانێت بێنەوە سەر ڕاپەڕین. بەڕاستی ڕاپەڕین کەڵکێکی زۆری هەبوو بۆ ئازادی ئافرەت لە سەرەتای ڕاپەڕینەوە ئافرەت وشیاری بۆ دروست بوو تا ڕادەیەک ئافرەت دەستی کرد بە خوێندن هەوڵی داکەوە پلەی خوێندنەکەی بەرزکاتەوە شان بەشانی پیاویش نەکەر ئافرەتەکە بە تەنیا پیاوەکەش پاڵپشتی بوو بەڕاستی هەتاکو ئێستا دەرچوو ئافرەت ئەتوانێت بڕاتە دەرەوە سەفەرکار خوێنی تەواوکە ئیفاد ئەنێرا بۆ دەرەوە لە ناو ماڵی باوکیە وشە و ڕای خۆی هەبوو لە شێوازی ئایدۆلۆجیای خۆی کەوا بە شێوەیە بیرێکردەوە دەستی پێکرد بە شێوەیەکی زیاتر پۆزتیڤ بیری ئەکردەوە ئیتر وردە وردە تا گەورە بوو ئەوانە تەسیراتێکی زۆری هەبوو بۆ سەر کۆمەلگاکە خۆ دەزانینەوەی کۆمەلگاکەش کە ئافرەت بێ ئەگەر وشیار و ڕۆشنبیر بێ بە تەئکید دڵنیام ئەو کۆمەلگایە زیاتر ڕۆشنبیرە بێ و زیاتر لەبەر ئافرەتەکە خۆی بوونی هەیە لە ناو ماڵا بوونی هەیە لە دەرەوەیە مناڵەکان بە شێوەیەکی ئازادانە بەخێوەکە لەبەرەوە بەڕای من بەڵێ لە ڕاپەڕینەکە کەڵکی وەرگرتەوە بەڵێ زۆر فاکتەر هەن ینی بە تایبەتی وەکو ڕێکخراوەکانی داکۆچی لە مافەکانی ئافرەتان ژنان دەکەن ئاماژەی پێ دەکەن بەڵام یەکێکیان لە هەمویان گرنگترە بەلایەنەوە کە زیاترین قسەی لەسەر دەکرێت ئەویش فەکتەری پیاوسالاریە لە ناو سیاسیەکانی کووردا. جەنابەت هاوڕای من کاک بڵێن هاوڕای ئەوە نیم لە 100% بەڕاستی ناتوانمەوە جەزم بکەم بەڵام من لەگەڵ ئێستا لەم کاتەیە و پێش چەند ساڵێکیش لەگەڵ ڕێکخراوی ئافرەتەکانانیم هەندێکیان ناڵم هەمویان هەندێکیان پەیامەکانیان زۆر تونند و تیژە دژە پیاوە ئافرەتەکان کچە گەنجەکان تۆ خۆ دەزانی سایکۆلۆجی مرۆڤ تاکو تونند و تیژ بی بەرەنگاری تونند و تیژە بیتەوە بە تەکید وای لێ هاتۆ تاکو پیاوەکە ڕاستە کۆمەلگایەکی پیاوسالاریە من ناڵم نا بەڵام تاکو ڕادێ ئەو پیاوسالاریە نییە ئەگەر ئێستا سیرکەین ئێمە ڕێژەی کوشتنی ئافرەت ناڵم نەبوو هەبوو بەڵام بە ڕێژێکی زۆر کەم هەبوو ئێستا زۆر زیایی کردو باش ئەمە هۆیەکەی کێیە هۆیەکەی من ئەگەڕێمەوە یعنی زۆری ئەگەڕێتەوە بۆ ئەم ڕێکخراوەکان بەڕاستی تاکو ئێستا هیچ شتێکی وایە نەکردو من لێران لە هەندێک ڕێکخراوی ئافرەتانە پرسم ئایا ئێوە بەرهەمی ئەم ڕێکخراوانە چییە چالەکیەکانتان هەرەوەیە من شتێ بنووسم پرۆشورێ بنووسم بۆستم لەسەر جادە و شەقامەکان تیژی بەرامبەر پیا و بەڕاستی من لەگەڵ ئەوەیانیم بەڵێ فەرموو. بەڵێ شەونام خان تا بەحسی ئەوەی کرد کە ئەو ڕێکخراوانی کە باس لە بێ ڕۆلی ژنان و مافی ژنان دەکەن لە هەرێمی کوردستان ئێمە دەزانین کە زۆر ژمارێکی زۆری ئەو ڕێکخراوانە هەنە ئایا کاریگەری ئەو ڕێکخراوانە هەبوون لە هەرێمی کوردستان لە ناوەندەکانی بریاری هەرێمی کوردستان و لە پەرلەمان بۆ پێشەوەبردنی مەفەکانی ژنان تا ڕادەیە کاریگەری هەبوو لە سەرەتایە بەڵام کە بوو بە بابەتی پارە و پارەخستنە گیرفان و سەفەر و هیچ نەما منەمێ بزانم ئێستا پرسیارەکەم لە جەنابتان لە ڕێکخراوەکان منەمێ بزانم چی کردو ڕێکخراوەکە لە پەرلەمانە چ مافێکیاوە بە ئافرەت من ناڵێم ماف ئەبێ پیاو بیا بە ئافرەت بەڵام هەمیشە من لەگەڵ ئەو پەیاما بووم کە ئەبێ تۆ خۆت مافی خۆتە هەبێ ئەو مافە لە مناڵەوە دروستە بێ لە خێزانەکە بچووکترین کۆمەلگا خێزانەکەیە و گەورەترین کۆمەلگاش دووبارە خێزانەکەیە ئەگەر ماف وەرنەگرت لە خێزانەکە ناتوانانی پەرلەمان بداتێ ناتوانێت پیاو بداتێ ناتوانێت حکوومەتی هەرێم بداتێ هیچ کەسێ ناتوانێت مافە باتێ بەڕاستی من لێرە ئەگەڕێمەوە
هەتاکو ئافرەت خۆی بە زعیف بزانێ هەتاکو زیاتر دەست بە سەراگرێ ڕاستە ئەگەڕێمەوەڵێم کۆمەلگاکەمان کۆمەلگای پیا و سالارە ناتوانانی و بەو شێوە وەریگری بەی شێوەگەر تۆ خۆت تیاتانە بێ لەبەرەوە ئێمەش لە مناڵێەوە مافەکان خوراوە بۆ نمونە تۆ مناڵی دایکەکە پێ دەڵێ ئەوە بەرە بۆ براکە و ئاگال لە براکە و بێ براکە و قسەیەکەمی هەیە ئەوەی براکە دەستکاری مەکە بە قسەی بکە باوکە لەگەڵ ڕێزمان بە قسە ئەکرێ بەڵام ئەگەر لە کاتێکە دایک و باوکەکە لەگەڵ دایکەکە بە قسەی دایکی کرد هاوپەیمان بوون بە یەکەوە ئەو کچەکەش بەو شێوەیە گەورە بێ بەڵێ شەونام خان لە وەکو مەدیەکار و وەکبێ چاودێرێک ئاەت ینی چاوەڕوانی دەکرد کە ئەو لە پاش ئەو ڕاپەرینە ژنی کورد خۆ بکوژرێت ئان خۆی بە خۆ بکوژێ لە نەچاریدا بەداخەوە چاوەڕێ ئەوەمان نەدەکرد ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵانی پێش و پێش 25 ساڵ با بڵێن پێش 10 ساڵیش با هەروە بڵێن ڕێژەی کوشتنی ئافرەت زۆر کەمتر بوو وەک لەوەی ئێستا هۆیەکانی ئەگەڕێتەوە بۆ توندوتیژی پەیامەکانی ئافرەت خۆی بۆ خۆی بەڕاستی ئێستا بووین بە دوو کۆمەلگای ئافرەت و کۆمەلگای پیاو کۆمەلگای ئافرەتەکە ئەگەر ڕێژەی تەلاق زۆر بۆ ڕێژەی کوشتن زۆر بۆ بگرە لە ئەوروپا ڕێژەی کوشتنی زۆر بۆ من لێرە ئەگەڕێمەوە بۆ یاسایەکمانی ئێمە لە هەرێمی کوردستان کەوا پەیوەست بێ بە مافی مرۆڤ بە شێوەیەکی گشتی مافی مرۆڤ ئەگەر مافی مناڵێ نەبێ ناتوانانی مافی گەورەکەش ببێ من ناڵم هەرە بێ مافی ئافرەت ئێستا پیاویشە پێویستی بە مافە بەڕاستی ئەوەم بەدڵە پیاش پێویستی بە مافە شەڕۆ خان دوا پرسیار بەڵام زۆر بە کورتی وەڵام بدەیتەوە لایەنی دەسەڵات لە هەرێمی کوردستان بۆ نمونە دەتوانێت چی بکە بۆ هەر هیچ نەبێ کەمکردنەوەی ئەو توندوتیژی خێزانیانەی کە هەن یا توندوتیژی دژ بە ژنان دەتوانێت بەڕای من یەکەم شت ئەمڕێ خراوانە نابێ بمێنە بەو شێوەی کەەوە ئایدۆلۆجیەکانی خۆیان عقدەکانی خۆیان لە مناڵەیە کە نەخۆشی دەرونیان هەبووە ممکنە دایک و باوکە ممکنە کۆمەلگایە نازانم ئەبێوانە چاک بکرێ ئەبێ یاسایەکی زۆر بەهێز دابرێ یەکەم یاسا دابرێکەوە چۆن پارێزگاری مافی مناڵەکەیت مافی مناڵ دەست پێکا لە ڕۆزەوە لە حەزانەوە دوایی لە سەرەتاییەوە نەک بێ مامۆستایە بە یەکێ بڵێ مناڵێک منەوە لە بەردەمی خۆیان بووم بە دایکەکەی وت ئەترسم مامۆستاکە و توێتی ئەبێ وا بکەی دایکە باوکە قورئانە دینە ئەگینا ئەسووتەی مناڵەکە ئەلەرزی دەستێ کرد بە گریان پێویستیمان بە یاسایەکی بەهێزەیە بۆ پاراستنی مناڵ بە شێوەیەکی تەندروستی بۆی کە گەورە بۆ ئەو کچە بە شێوەیەکی تەندروستی گەورە بێ شەونم عادل عرفان میدیاکار میوانی بەرنامەی کورد کۆنێکشن بوو زۆر سپاسی دەکەین